بەڕێز سعید جەردوو سەرۆکی بنگەها لاڵشا ڕۆشنبیری و جڤاکی لە بەعادرێ میوانێمەیە بەڕێز سعید ئێوار باش ئەنی کاک سعید نزانم بەرامبەر وان کەسێن کو شۆڤێنینە یان بەرامبەرێن وان کەسێن کو لەسەر vê perwerdeyê mezin bûyne hemîşe qokîn, kerbokîn, beramber pêkvejiyanê heye, beramber Kurdan heye, beramber Herêma Kurdistanê heye. Neve ne karê wan yê êkem e. Çendîn karên wan hene. Eger bû te bijmêrim le wan ê heta nîva şevê xilas nebî, heta sibê xilas nebin. Ew karên wan ên şûfîniyên dijî Kurd û hiç ji bo wan neçûyne serê. Yani ezmûn mêjûvê yekê diselmînîtin. Heng çi dibêjin beramber van karan e yani çi bêhête kirin bu vê çendê careka dîke yani kesekê dîke nifşekê dîke ji durust nebîtin li ser heman bêrêziyan berdewam bin. پێشەکی زۆر سپاس بۆ کەناڵی 24 بینەرێت کەناڵی 24 سپاس بۆ وێ دەلیڤێ هەلبەت ئیرۆ مەژی وەکو بنگەی لالش بەیاننامەیەکە ڕاستەی ڕایە گشتیا عێراقی و نێودەوڵەتی و سازیên عێراقیت پەیوەندیدار کرد سەبارەت وان گوتارێت کەربووکینێ یەن دەرحەق ملەتێمەی ئێزیدی تێنە ئاراستەکردنش ئالێت کەسانێت نا بەرپرسیار بە مخابنیڤە چاوێ مەیلی بووکو پەرلەمانتار یان پەرلەمان وەکو سازیەکە ئیقرارکردنا یاسایە ئەو پشتەوان بێش بۆ بڕینا ڕێی و ڕیشالێت گوتارێت کەربووکینێ لێ مخابنیڤە پەرلەمانتارێکی عێراقی ناوێ کاک سعید دەستێتە خۆش بن کاک سعید بێرێزیەک بەرامبەر ئەو بێرێزیەک و پەرلەمانتارێکی عێراقیە مستەفا سەنەت بێرێزی بەرامبەری زیدیان کردە بێرێزیاوی چ بووە لە سوشیال میدیایە هاوڵاتیەکی ئێزیدی نامەیەک بۆ نویسیە یا مژن کۆمنتێک بۆ نویسیە گوتیە مستەفا سەنەت ئەهلی ئیرانەیە یان جماعەتە ئیرانەیە پێویست ناکەتن چاوەڕێ نەکەن کو دێ هیچ پۆستێکی بەڵاوکەتن لەسەر پیرۆزبایە سەرکەتنە عێراقیش بۆ مۆندیالێ سر مستەفا سەنەدیش جواباوی داوە گوتی تو خەلکێ شنگالێ و تو بەریانەها بژن دیلگرتی بوو یان دەستێ داعشدا بوو وەکو سفکاتی پێکردنە بە خەلکی ئێزیدی ئیتر کارڤەدانên ئێزیدیان دروست بووینە و هەرچەندە بەریانەها داخوازە لێبۆرینێکیرە گوتی من غەڵەت کردیە بەڕێز سعید جەردوو ئەف داخوازە لێبۆری ناوی ینی وە قبول کردیە سکالا خود سحب بکن که بریار دا بود سکالای تومار کن لدادگاه فدرالی و لجهن گشتی و لسر آسانی دولتی بەهۆر بکە گوتنت بێڕێزیە دەرحەق بنینێتمە ئێزیدیا و بگرە هەموو پێکهاتێ دیێت ئۆری و نەتەوەی و پاشی داخوازە لێبۆرینێ سەر وان گوتن کوپشاشی هات بنە گوتن نابیە چارەسەریش بۆ vê meselê لۆ مامەل بەیاننامەیە خۆدا مەداخواست کردیا لایەنێت پەیوەندیدار ئیدی کار سەر وەیەکێ بکن و گڤاشتنەکێ سەر پەرلەمانی عێراقی دروست بکن لە زبونێ سەر ئیقرارکردنا یاسایەکە دانینا سنوورێکیش بۆ گوتارێت کەربووکینێ یاسایەکە ڕادع دابڕێژن یان ئیقرار بکن داکو جارەکە دی ئەو گوتارێت کەربووکینێ دووبارە نەبن و ئەو کەسانێت نەبەر پرسیارێت هەکا بنە هاندەر یان بەلافکرێت وان گوتارێت کەربووکینێ ئیدی چارچۆڤێ یاسایەدا سەرەدەریت گەلوان بێتەکردن و بێنە سزادان داکو ببنە عیبرەتش غێری خۆڕە ژبەر ئەف گوتارێت کەربووکینێ نەبتنێ برینێتمە ئێزیدیات ئاخبن یان هەست و سۆزێتما بریندارت کن بەلگوت بنا مەترسیل سەر تێکچوونە شیرازەیە هەفگرتنا جڤاگێ بگشتی باڵێ بەڕێز سعید جەردوو سەرۆکێ بنگا لاڵشا ڕۆشنبیری و جڤاکی لە بەعادرێ دەگەلمە بۆ گەلێکی سوپاسی هەر هەبن